سرم هەڵبڕی دیمەسمان تەمە سرم هەڵبڕی دیمەسمان تەمە نەمزانی دووکڵ هەناسەکەمە نەمزانی دووکڵ هەناسەکەمە کۆترە باریکەی باغەکەی بەردێ کۆترە باریکەی باغەکەی بەردێ بەم درەنگە وەختە ئۆغرەکەی بۆ گوێ بەم درەنگ وەختە ئەی مەڕۆ لێواڵگیان ئۆغرەکەی بۆ گوێ بۆ چاخانە فەرزین بەخێری ئاغای چراغی دەستی خۆش بێ بۆ سەرجەم میوانەکان بۆ ئەوەی لە دوور و نزیک دەشی پیاوردووە سڵام بۆ هەموو کوردانی دانیشتووی دنیا بۆ سیروانگیان زاوا بۆ بنەماڵەکەی بۆ بووکو زاوا ئاغای چراغی بۆ بنەماڵی محەممەدی دەستخۆشی لێکێ برای بەڕێز شامانی هەڕژێ ئەی گیان آخر گۆرانی گەڵیانەوە شادیەکەین من دنیام بی تۆ پەی چێش گرش ڕەنجا و دەردوویش من دنیام بی تۆ پەی چێش گرش ڕەنجا و دەردوویش گرۆ دنیای وەشی بۆ پەیجی ژیمە تۆ نەبیێتیش گرۆ دنیای وەشی بۆ پەیجی ژیمە تۆ نەبیێتیش بورە گیانی بارکردەوە خاتراتی ئەوە بردەوە بورە گیانی بارکردەوە خاتراتی ئەوە بردەوە هینە دووری باڵای تۆنێ وەی تۆر ڕەنگەکەمە زەردەوە هینە دووری باڵای تۆنێ وەی تۆر ڕەنگەکەمە زەردەوە ئەی گیان مامۆستا یاسین مامۆستا شایان ئەمری هەڕبژێ